بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بیسەرانی بەڕێزی ڕادیۆی دەنگی ڕووناکی، سڵاو و میهرەبانی خۆی پەروەردگار بەسەرتانەدا ببارێ. خۆشحاڵم لە حەڵقەی دووەمی بەرنامەی پێوەر بە خزمەتتان ئەگەمەوە کە لە بەرنامەی یەکەمە باسی تایبەتمەندیەکانی میزانی خوا، تەرازووی خوا، پێوەری خوا، مەقایسی خوامان لەسەر زەویە کرد. ئەمڕۆ دێین باسی کۆمەڵێ بابەت ئەکەین. یەکەمین بابەتیان کە ئەمڕۆ لە خزمەتانە ئەبم بریتێ لەوەی لە نێوان میزانی خوا جل جەلالوهو، میزانی ڕێکی خوا لەگەڵ مەوازینی ئینسانەکانە کە چەند خوار و خێچە، دین لەم نێوانەدا سەیرێک ئەکەین بزانین کەرامەتی ئینسانەکان لەکوایە و ئیهانەی ئینسانەکان و بێڕێزی ئینسانەکان لەکوایە. بزانین ئایا ئینسانەکان چۆن بە چه چاوێک سەیرەکەن و میزانی خوا داوای چیمان لێ ئەکە. پێشتر ئێمە باسی ئەومان کرد کە دوو جەمسەری سەرەکی لە ناو پێوەری خوایە جەلە جەلالوهو هەیە، ئەویش ئەوەیە پاراستنی یەکخواناسی لەگەڵ پاراستنی ئیمان بە ڕۆژی دوایی، هاوتاکردن لەگەڵ ئیمان بە ڕۆژی دوایی، تایبەتمەندی زۆر گرنگی ناو تەرازووی خوان جەلە جەلالوهو. لە لای بەشەر ئەبەم شێوازە نییە، ئەم دوو خاصیەتە ناخوێنێتەوە. بۆیە ئەبینی لەم نێوانەدا کۆمەڵی شت گوزەر ئەکا کە ئەچیتە خزمەت قورئانی پیرۆز. عەزیزانم، لە بەردەم ئاەتەکانی قورئانە کاتێک کە ئینسانی موسڵمان ئەوەستێ سەری سوڕ ئەمێنێ لەوەی کە چۆن ئینسانەکان بەچە پێوەرێک باسی ڕێز ئەپێون. بنمونە کاتێ ئەچینە خزمەت سوڕەتی بەقەرە ئاەتی 247 کە باسی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام قەسەسی پێشتر ئەکات، ئەفەرمێ کاتێک کە خوا جەلە جەلالوهو داوای کرد لە پێغەمبەرەکەی بەنو ئیسرائیل کە داوایان لێ بکە کە طالوت مەلیکیانە، ئەوان وتیان قالوا أن يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه. ئەو چۆن ئەبێتە مەلیکی ئێمە و چۆن ئەبێتە گەورەی ئێمە لە کاتێکە ئێمە ئەحەقترین؟ ئەو وەلەم یؤتە سەعەتە من المال، ئەو ماڵی نییە، ماڵی نەدراوەتێ، کەسێکی دەوڵەمەند نییە، فەقیرە، هەژارە. قال پێغەمبەرەکان وتی إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم. خوا دوو صفەتی داوەتێ، علمی زۆر و لەشێکی جوان و چاک و بەهێزی داوەتێ. ئەبەم دوانە خوای گەورە هەڵی بژاردووە کابوو مەقایز لای مرۆڤەکان زۆری ماڵ بوو بۆ ئەوی بێتە مەلیک، بەڵام زۆری زانست لە لای خوا جەلە جەلالوهو. ئەمە مقیاسی خوایە جەلە جەلالوهو. بۆیە یەکسەر تۆ لەم نێوانە ئەبینی مرۆڤەکان بە پێوەرێک ئەپێون، خوا جەلە جەلالوهو بە پێوەرێکی تر ئەپێوێ. والله يؤتي ملكه من يشاء والله واسع عليم. خوای گەورە مڵکی خۆی بەکی بوێ بەوەی ئەبەخشێ. ڕاستە ئەم کەسە هەژارە نەدارە، بەڵام ئەم کەسە کەسێکە زانستی پێیە، بەهێزی زانستی، بەهێزی لاشەی. ئەم دوانە وهای کردووە کە خوای گەورە هەڵی بژێرێ و بیکاتە مەلیک، بیکاتە گەورە بۆ بەنو ئیسرائیل. وقالوا لآية كتراء فرمي نحن أكثر أموالا وأولادا وما نحن بمعذبين. حتى بيان وابو لآخرة أوان عذاب نادرين، چونك أوان ماليان زور ترى، أولاديان وشيان زور ترى، يعني مال بيوريكي زور قوري لا مروفكان. ونادى فرعون لآية كتراء أفرمي ونادى فرعون في قومه قال يا قومي أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون أم أنا خير من هذا الذي هو مهين ولا يكاد يبين. سبحان الله. فرعون هاوارك لنا وخلقا كورا خلقين أريتو ملك مصر لبردسي منا نابين الرباركان هرهمويان بجير مناتي أبرن أريد شاوتان يجوان سيرناكن من باشترو چاكترم يا أو كسيكوا كسيكي بيريزا هەر دەرناکەوێ کێ ئەوە چ ماڵێکیە چه سەروەتێکیە. یعنی پێوەر لای ئینسانەکان دیقەت ئەدەی پێوەرێکە کە لایەنی مادی زیاتر، بۆیە بە درێژایی مێژوو ئەو لایەنە زەق کراوەتەوە.
تاغوتەکان ئەو لایەنەیان زەق کردوێتەوە. أفرمي فلولا ألقي عليه أسورة من ذهب أو جاء معه الملائكة مقترنين. باشا بوشي ألطون بازني ألطوني گەورە بۆ ناکەونە خۆرەوە بەسەریا ئەگەر ڕاستەکە ئەمە پێغەمبەرە. یعنی بیر لە پێغەمبەرەتی بیر لە مەسائلە ڕۆحیەکە نیەتایە، تەنها جانبی مادە و پارە و سەرۆت و سامانە. یان لمثل قارون فخرج على قومه في زينته قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون إنه لذو حظ عظيم. سبحان الله. خۆزگە ئێمەش وەکو قارون بووینایە، وەکو قارون دەوڵەمەند بوونایە، وەکو قارون هەبوو بووینایە. بەڕاستی قارون کەسێکە کە زۆر خۆشبەختە، خاوەنی زۆر پشکێکی گەورەیە. ئەمە پێوەری ئینسانەکانە کە ئینسان مرۆڤ کاتێک کە خۆی گەورە ئیبتیلای ئەکا تاقی ئەکاتەوە، تووشی بەڵای ئەکا بە تاقیکردنەوە ڕێزی لێ ئەگرێ، نیعمەت بەسەریا دا ئەبارێنێ، دەست ئەکوتێ بە سنگی خۆیە ئەڵێ ڕێزم لێ گیراوە. کاتێکەوە ڕزقەکەی کەم ئەکاتەوە ئەویش هەر ئیمتیحانە، پێی وایە ڕەبی ئەهانن و ئەزانێ خواجە لەجا ئیهانەی کرد بە سوک سێری کردو کاتە ڕزقی کەم کردوتە. کەلا ئەوە نییە، تەرازوی خوا شێوازێکی ترە، سەیری هەبوو نەبوو ناکە، سەیری علم و زانست ئەکا، سەیری دڵی ساغ ئەکا، سەیری عەبدایەتی و تاعەت ئەکا. ئەمە لایەنێکی زۆر گەورەیە کە ئێمە لە خزمەتی ئەوەستین. بەڕێزەکانم ئەمە میزانی بەشەرە. میزانی بەشەر پێی وایە مادە هەموو شتێکە، پێی وایە پارە و سەرۆت و سامان هەموو شتێکە. بۆیە جوهدی مرۆڤەکان زۆرینەی سوبحان الله لە کۆکردنەوەی پارە ئەبێت، چونکە پێیان وایە لە ناخیانە، پێیان وایە ڕێز بە پارەیە. بۆیە ئەبینی کەسێک ئەکەیتە مەسئول پەلاماری گەورەتر ئەدا، حتى ئەتوانێت دزی لە میلەت ئەکا گەورەتر پەلامار ئەدا. کارمەندێک کە تۆ دای ئەنەی محاولە ئەکا بە هەزاران شێواز محاولەی دەوڵەمەند بوون ئەکا. هۆکاری ئەمە چییە؟ لە پاشخانی فکری ئینسانەکانە، لە میزانی ئینسانەکانە، لە مێشکی خۆیانە ئەمە چەسپیوە کە ئەم مرۆڤانە هەمویان لەلایەن چەسپیوە کە پارە و مادە و سەروەت و سامان ئەمە ڕێز بۆ ئینسانەکان دروست ئەکا. والله ئەگەر پارەی هەموو دنیاهی تۆ بێ، سەروەت و سامانی دنیا هەمووی لە بنچنگی تۆ بێ، بە ئەندازی قارونت هەبێ ئەی عەبد، بە ئەندازی فرعون دەسەڵاتدار بێ ئەی مەسئول، والله لەلای رب العالمین هیچ حرمەتێکی نییە ئەگەر هەموو دنیاهی تۆ بێ. والله ئەگەر هەموو دنیا بەقەدەر باڵی مێشولەیەک، بەقەدەر باڵی پێشکەیەک، بە زمانی هەولێری بەقەدەر باڵی پێشکەیەک ئەگەر حرمەتی هەبووە، قیمەتی هەبووە، یەک کافر قومە ئاوێکی پێ نەئەدرا، بەڵام هیچ ڕێزێکی نییە ئەم ماڵ و سەروەت و سامان و ئەم داراییە. بۆیە میزانی خوا جەل جەلالوه لەسەر تەقوا، لەسەر دینداریدا ئەمەزرێ. إن أكرمكم عند الله أتقاكم. بەڕێزترینتان لەلای خوا جەل جەلالوه ئەتقاتانە، ئەو کەسیانە کە زۆر متەقیە، ئەو کەسەیە کە زۆر دیندارە، کە تەقوای زۆرە. ئێمە زۆر کات لە مەسەلەی تەقوا تعریفی تەقوامان ئەبەو شێوازە کردووە، وتومانە تەقوا بریتێ لەوەی کە خۆت بپارێزی لە گوناه. طبعا فعلا وشەی تەقوا کە لە وقایەتەوە هاتووە، لە وەقواوە هاتووە لە ئەسڵا. کاتێک کە ئەبینی فعلا وهایە، یعنی خۆپاراستن، یعنی پارێزگاری، بەڵام تەنها پارێزگاری لە تاوان نییە. ئەمە فکرەیەکی غەڵەتە کاتێ ئێمە تەقوا وابزانین بەس پارێزگاریە لە تاوان. نا، خۆت ئەپارێزی لە تاوان، هەم پارێزگاری ئەەکەی لەو تاعەت و عەبدایەتیانەی کە جێبەجێیان ئەەکەی، ئەوە تەقوایە. بۆیە إن أكرمكم عند الله أتقاكم. ڕنگدانەوەی زۆرتری لە گوناهەکانە دەرئەکێ، بەڵام لە عەبدایەتی و تاعەتەکانی شەهر هەیە. بۆیە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم پرسیاری لێ ئەکرێ، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، كي أكرم الناس؟ أي الناس أكرم؟ لفرمايشتك كإمام بخاري ومسلم رضا ورحمتي خوان لبي خوي قورا بركة بخات كتابة كان يانوا كاتك برسيار لبيغمبر جان صلى الله عليه وسلم أكري أي الناس أكرم؟ قال أكرمهم عند الله أتقاهم. كاميان زور بتقوى بي، ديندار تربي، بارزگار تربي، لسر طاعاتي لبرامبر قناها كان ئەوەیان لە هەمویان بەڕێسترە لای خوا جەل جەلالوه.
وتيان قالوا ليس عن هذا نسألك أما برساري أمد لناكين إن جاء پیغمبر صلى الله عليه وسلم فرموي فأكرم الناس يوسف نبي الله ابن نبي الله ابن نبي الله ابن خليل الله فرموي يوسف عليه السلام أكرم تريني خلقه چونکە يوسف لقناه زور بعجيبي خوي باراز خوا لطفي زور لقلا كرت كاتك لقل زوليخايا ئافرەتێکی حڕەی زۆر جوان لە شوێنێکی زۆر کەنار داوای کاری فاحیشەی لێ کرد کە زۆر زەحمەتە ئافرەت بتوانێ ئەم داوایە بکات بەو سەراحەتە بەڵام بەو سەراحەتە ئەم ئافرەتە هاواری لێ هەستا بوو ناخی ئەسووتا داوای کرد بەڵام یوسف عليه السلام إني أخاف الله هەڵبژارد من لە خۆ ئەترسم ئەمە وای کرد کە بیکاتە أكرم الناس أي الناس أكرم پیغمبر صلى الله عليه وسلم فرمي يوسف عليه السلام لبرو برز كان مسألة بيوري خوا جل جلاله لسر زويا أميا إنسان كان نابي قالت بيكتر كان يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن والله أجر أمي إسلامي أمي مسلمان أجر بينو تنها أم آية تفسير كين أم آية لجيان مانا تطبيق كين والله عزيزانم حشتي كتير ما ناوي إما هموما كاري يكتر زور ببتشوك أزانين أم حزب كاري أو حزب ببتشوك أزاني أو فكرة كاري أو فكرة ببتشوك أزاني هموما بتشاوي الرخنة وسيري كاركاني يكتر أكين ولا تبخسوا الناس أشياءهم كذباشتي كسب كم نزاني أما ما نهمو بيورن لقرآن همو قرآن بيورا همو قرآن ميزانا همو قرآن مقايسة فرما اشتكاني بيغمبر صلى الله عليه وسلم رحمن بقرباني بي ظلما في داي الربازي بي همو بيورن بو إيما بو يأفرمي باهيج قليك قلطبا قليك ترنكا هندق أفرمون لبر أوي أم فرمايشتا جواني خواجان اللي كم جا فرمتي لا يسخر قوم من قوم دواي فرمتي ولا نساء من نساء أم قوم بمعنى الرجالة باهيج بيوانك كومالا بياوك قالطبا كومالا بياوك يتر نكن لو أتي أوانيك قالطيان بي أكري زور باشتر من لوانيك قالطك أكن لا يخوا باهيج كومالا أفرتي كيش قالطبا كومالا أفرتي يتر نكن والله ممكنة أوانيك وقالطيان بي أكري لله خوا جل جلاله زور بريس تربن زور تشاك تربن لوانيك وقالتك أكن أما بيوريكي زور قوري أقر إم بين سيري أوكين يعني مسألة تقوى بكين بيور إما اللي هموشتك أبي بوستين شو كمسألة تقوى شتكي معنوية شنق ظاهرا إما أبينين أم كسخوي لتقوى أبارزي أزاين أمن ده بريزة أمن ده خوي لقناها كان أبارزي أمن ده طاعته عبدايتي جيبجيئك أو أم كسيكي بريزة بلام تواوي معنى تقوى أقرته ولا رب العالمين كزنا زاني سنك لدلي عبدكانا بس رب العالمين بدلي عبدكان أزاني أبيني أقر بيتو إما أمبكين بيور قد سيري مادناكين قد سيري سلطنتناكين أصحاب رسول الله صلى الله عليه وسلم أم ميزانيان لبيني خوينا راجير كردبو عزيزانم بويا خوا جل جلاله يعني أو نصرة تمكين قوري بيدان لزمانيكي زور كرتا أو أنا لمسؤولية الرايان أكر چونك إهانزاني مسؤولية بو آخرتيان خرابة وكو إيما نبون راكن برو بيري مسؤولية بو ويبنا مسؤول أو أنا لما دو سرطو ساماني دنيا الرايان أكرت لقل أوشا زور چاك بدوي حلالا أقران لحرام رايان أكرت وتصورنا كين خلقي مسلمان خلقي كأبي بارين بي أبي فقير بي أبي لات بي 10 مباشرة ششيان بزماني أمر برين مليون لير بون أو عثماني كرة عفانة أو أبو بكر صديقة چند دولة مندا أو أنا بهشت ركانا بارو سرود ساماني خوان لبيناوي بهشتا دانا نا مسلمان أروا باركو أكاتو بلان باري حلالكو أكاتو ولا حرام خوي أباريزي ميزاني خوالك وكرنوي بارا أزاني شوني كو أكاتو أزاني الرز للاي خوا جل جلاله لبارانية تنها جمعي بارا بكان نا الرز للاي خوا لبخشن داي بارا كايا لسرف كردنيتي لبيناوي خوايا
بۆیە کاتێک کە عوثمان لە یومی عوسرەیە کاتێک کە هێت وشتر لەسەر وشتر ئەهێنێت پێغەمبەریان صلى الله عليه وسلم فەرمێ ما ضر عثمان ما فعل بعد اليوم لە دوای ئەم ڕۆژە عوثمان هەرچی بکات تەواو خوا جەل جەلاوه لێی بوورە گوناهی ئەوەڵ و ئاخری بوورە ئەمە پێوەرە عەزیزەکەم وا تەسەور نەکەی کە دراوسێکەت دەوڵەمەندە تۆ هەژاری ئەی هەژاری بەڕێز ئیتر تۆ بێڕێزی نا لەوە ئەچێت تۆیەک لە لای خوا زۆر زۆر بەڕێزتر بی مامۆسای ئاینی نابێ سێری پشتی خۆی کە ئەوانەی کە لە پشتیەوەن وا تەسەورکە خوا حرمەتی لەم ناوەکە خسوێتە پێش نا وەڵڵا لەوە ئەچێت تۆ لە ناو میحرابەکەی خوا بە کەسێک لە گوناهی تۆ ببوورێ کە تۆ هەر هیچ حسابێکی بۆ ناکەی لە ناو مزگەوتەکە واللهی جاری وا هەیە کەسانێکی خواناس هەن دڵیان مەربوطی ڕەب العالەمینە کەسێکی زۆر داماو لە ناو مزگەوتە کەس مبالاتی پێ ناکە لا یوبالا به بەڵام لای خوا زۆر عەظیمە ئەو کەسە والله لو أقسم على الله لأبره چونکە ئەوە کەسێکی متقیە ئێمەی مسلمان ئەبێ ئەم پێوەرانەی خوا جەل جەلاوه زۆر بە جوانی ڕاگیرکەین والله هەتا ئەم پێوەرانە ڕاگیر نەکەین هەتا لە لای ئێمە تەقوا سەرچاوەیەکی زۆر گەورە نەبێ بۆ مەسئلەی ڕێز و حورمەت چەندێک ئەو کەسە خۆی ئەپارێزێ چەندێک ئەو کەسە لە گوناهەکان دوور ئەکەوێتەوە چەندێک ئەو کەسە لە تاعەتەکانە جێبەجێیەکە کەسمان هەیە کە لەناو بازار و لە گەرمەی بازار و لە مەشغەڵەتی بازار کاتێک ئەبینی گوێی لە حەیە عەلە الصەلا ئەبێت تەکسێکی پێ تەکسەکەی ڕائەگرێ دوکاندارە ڕائەکە بەدەم جەماعەتەکەی ئەمە متەقیە چونکە پارێزگاری لە عەبدایەتیەکانی ئەکا ئەبینین کاتێکەوە گوناهێک یەتە بەردەسی لێی دوور ئەکەوێتەوە ئەمە متەقیە خۆی لە گوناهەکان ئەپارێزێ بۆیە پرسیاریان لە پیاوچاکێ کرد کە صفاتی متەقی کامەیە فەرمووی ئەوەیە کە دڵی لەتکا بیخاتە سەر دەستی نەترسێ لە پیشانی خدانی خەڵکیە ئەمە تەقوایە ئەو کاتانەی کە کەس ئاگای لێ نییە و ئەتەوێت نوێشکەی هەمان ئەو نوێژە بکە کە خەڵک چاوی لێتە ئەو کاتانەی کە کەس ئاگای لێ نییە سەدەقە و خێرێک ئەەکەی هەمان ئەو سەدەقە و خێرە بکە کاتێکەوە خەڵکێک چاوی لێ و لە پێش چاوی خەڵک ئەیکەی چونکە سنەت وهایە سەدەقە ئینسان بە ئاشکراش بیکە و بە نهێنیش بیکە هەردووک لە هەردووکیانە ئینسان حتا هەندێک لە عولەما فەرموون زەکات واجبە بە ئیعلانی دەرکرێ وی خەڵک بزانێت کە تۆ زەکاتت داوە بۆی خەڵک چاو لە تۆ بکە هەندێک سەدەقە هەیە پێویست ئەکا بە ئاشکرا بیکەی هەندێک سەدەقەش بە نهێنی و پەنهانی تۆ ئەیکەی لەبەر خاتی ڕەب العالەمین ئەبێ هەردوو صیفەتت هەبێ و زۆری تر عەزیزەکەم ئێمە کاتێک کە باسی صفەتی تەقوا ئەکەین نازانین لەکوێ و لە چیەوە دەست پێ بکەین لەگەڵ خۆتە لەگەڵ ماڵ و مناڵتە لەگەڵ دەور و بەرتە لەگەڵ هەموو گێتی و مرۆڤایەتی و کەون و کائیناتە ئایا هیچ کەسێک ئاگای لێ نییە مێرولەیەک ئەکوژی هیچ کەسێک ئاگای لێ کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە قەچ ئەنەی بە مێرولەیەک یا خۆت لەوە ئەپارێزی ئازاری مێرولەیەک بدەیت مێرولەیەک تێک ناشکێنی ئایا هەنگێک کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم نەهی کردووە لەوەی کە تۆ بیکوژی ئایا تۆ ئەیکوژیت کاتێک کە کەس ئاگای لێ نییە عەزیزەکەم کە ئێمە باسی ئەوە ئەکەین عەدالەتی خوا بە ئیسلام دەستەبەر ئەبێ لەسەر زەویە ئەبێ ئەمە جوان لەلامان ڕوون بوو بێتەوە کە ڕێزی ئینسانەکان بریتی نییە لە ماڵیان ڕێزی ئینسانەکان بریتی نییە لە ماڵیان ڕێزی ئینسانەکان بریتی نییە لە ماڵیان عەزیزانم ئەم پێوەرە پێوەرێکی غەڵەتە ئێمە وا بزانین ماڵ و سەروەت و سامان هەموو شتێک ئیتر گۆڕانکاری بەسەر ئەهێنێ ئەم ئینسانە بەڕێز ئەکا بەڕێز لای خوا کەسێکە کە خوا جەل جەلالوه هاوکاری ئەکا کە کەسێکی متەقی بێ نەک ئەوەی وا تەسەورکە کە فەقیر بوو ئیتر خوای گەورە بێ ڕێزی کردووە یان کەسە دەوڵەمەندەکە ئیتر گوێ نەداتێ دەستکا بە گوناه و تاوان وا بزانێ خوای گەورە ڕێزی لێناوە خۆشەویستانم ئەمڕۆ ئەمەندە کیفایەت ئەکەین کە بەڕاستی ئیسلام هات پێوەرەکانی هەموو گۆڕی نە نەسەب نە حەسەب نە ماڵ و سەروەت و سامان ئەمانە هەمووی لاچوون نە ڕەنگەکان کە ئەفەرمێ هەموو ئینسانەکان لە ئادەمن و ئادەمیش لەگەڵ دروست کراوە کەوا بوو هەمووتان ئەی ئینسانەکان وەچەی گەڵن
ماڵی حەقیقیتان بریتە لە گڵ، ماڵی حەقیقیتان بریتە لە خۆڵ، بریتە لە زەوی. ئەی ئینسانەکان ئاگاتان لێبێ، یا ئەیوهە الناس، هەموو خەڵکی ئاگاتان لێبێ، ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. کێ زۆر زۆر لە گوناه خۆی پاراست، چ گەلێ خۆی زۆر لە گوناه پاراست، چ گەلێک عەبدایەتەکانی جێبەجێ کرد، ئەوە بەڕێزە لای خوا، نەک ئەوەی کە ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری هەبێ. داواکارین لە ذاتی پاکی پەروەردگار کە دەرگاکانی خێر بەسەرمانە وەڵاکە، ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنێ. یا ڕەبی پەروەردگارە داوای ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمەت ڕێز و حورمەت بۆ دیندارەکانمان بگێڕەوە. یا ڕەبی خوای بمانگێڕە لەو کەسانەی کە لە پەنهانە لە تۆ ئەترسن، خوای بمانگێڕە لەو کەسانەی کە لە پەنهانە تاوان ناکەن، خوای بمانگێڕە لەو کەسانەی کە لە پەنهانە عەبدایەتێکی جوانی تۆ ئەکەن. یا رب العالمین، یا ئەکرەم الئەکرەمین، یا ئەکرەم الئەکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين.